بیرکاری پۆلی هەفتەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان لاپەڕە 46 تەقیکردنەوەی بەش بدۆزەوە. لێرە 4 ژمارەم هەیە. ئەگەر بمەوێ کۆیان بکەمەوە بە هزری باشترین شت ئەوەیە سیفەتی ئاڵ و گۆڕ بەکاربینم، جێگای ئەو ژمارانە جێکەیان بگۆڕم 23 و 5 هەتا 5 بێتە لای 15 23ش بچیتە تەنشت 47ەکەی واتە ژمارەکان چیان لێدێ 15 کۆ 5 ئەوجە کۆ 47 کۆ 23 هەنگاوی دووەم بە یەکتر بەستن 15 و 5 و 47 و 23 لەبەر چ؟ چونکە خانە یەکانیان کە کۆ دەکەمەوە دەبیتە 10 ژمارەیەکی ئاسانە. 15 و 5 دەکاتە 20 کەواتە 20 کۆ 47 و 23ش 7 و 3 دا 40 و 20ش 60 60 و 10 7 20 کۆ 7 یەکسانە بە 90. پرسیاری دوو دیسان ئاڵ و گۆڕ لە مابەینی 48 و 2 دووەکەی دەینوە تەنشت 5 دەبیتە 5 جاران 2 جاران 48 بە یەکتر بەستن 5 و 2 دەکات 10 جاران 48 یەکسانە بە 480. پرسیاری سێ ئاڵ و گۆڕ لە مابەینی 6 و 18 دەبیتە 44 کۆ 6 ئەوجە کۆ 12 کۆ 18 بە یەکتر بەستنی پێکەوە بەستنی 44 و 6 و 12 و 18 44 و 6 یەکسانە بە 50 کۆ 12 و 18ش یەکسانە بە 30 53ش یەکسانە بە 80 زۆر ئاسان بوو. بە هزری زۆر لەو بابەتانەم شیکار کردیا لەوانەکانی پێشتر پێشی ئەوانەی. ئێستا بەشینەوە یان لێرە نووسیتیان بەش بوون ئەوەی ڕاستیبی زۆر لە زاراوەکان گۆڕیتیان لە پۆلەک هەتا پۆلەکی دی پێشتر ناوی بەشینەوە بوو. ئێستا نازانم لەبەر چ ناوی بەش بوونە. بەش بوون بەشینەوە 3 جاران 32 ئەو 32ی دەکەمە 2 ژمارە یەکەچیان ئاسان بی واتە چەند جارەکانی دەبی سفری لە خانەی یەکان هەبی یان 2 سفری هەبی ئەگەر کرا کەواتە چ دەنووسم 3 جاران کەوانە چی دەکەمەوە 32 دەکەمە 2 کۆ 30 ئەوجا ئێستا بەهۆی یەکتر بەستن 3 جارانی 2 ئەوها 3 جاران 2 کۆ 3 جاران 30 ئەوجا 3 جاران 2 دەکات 6 کۆ 3 جاران 30ش دەکاتە 90 ئەوجا 6 کۆ 90 دەکاتە 96 96 هەرچەندە ئەو هەموو مادیبوونەی پێ نەدەویست ئەوەی ڕاستیبی ئەو پرسیارە زۆر ئاسانە 3 جاران 2 6 3 جاران 3 9 بەڵام ئیدی ئەو هایە کە داوام لێ دەکەن بەشبوون بەکاربینم دەبی بەکاربینم. لێرەش بەشبوون
واتە 52ەکەی دەکەمە 2 کۆ 50 ئەو جا جارانی 6 2 جاران 6 2 جاران 6 بە یەکتر بەستن کۆ 2 ناببورن 50 جاران 6 چونکە شەشەکەی جارانی هەردووچیان دەکەن 2 جاران 6 دەکا 12 کۆ 50 جاران 6 دەکا 300 ئەو جە 312ش دەکاتە 312 کاتە ئەنجامی لێکدانەکە کردیە 312 ئەگەر بە بەشینەوە نەبی 2 جاران 6 12 2 جاران 5 دووش ببورن 2 جاران 6 12 5 جاران 6 30 دووش 32 دووش نا یەکیش 31 ببورن 5 جاران 6 30 یەکیش 31 312 پرسیاری 6 24ەکەی دەکەمە 4 کۆ 20 ئەو جا هەمووی جارانی 5 یەکتر بەستن 4 جاران 5 کۆ 20 جاران 5 ئەو جا 4 جاران 5 دەکا 20 کۆ 20 جاران 5 دەکا 100 20 کۆ 100 120 پرسیاری 7 هەشتاویەک دەبیتە 1 کۆ 8 جارانی 6 یەکتر بەستن 1 جاران 6 کۆ 8 جاران 6 1 جاران 6 8 جاران 6 دەکاتە 408 ئەو جا ئەنجامەکەی دەکات 486 ئەگەر بەشینەوەش نەکەم هەر زۆر ئاسانە 1 جاران 6 دەکا 6 8 جاران 6 دەکا 48 ئەوەی ڕاستیبی زۆر ئاسانە ئاسانترە زۆر جار ئاسانترە لە بەشینەوە بەڵام ئەو هایە ئێستا دێمە لای ئەژمێر بکە پرسیاری 8 7 توان 5 ئەمن یەکسەر وەڵامەکەم نووسی چونکە کاتم نییە دانیشم هەفتی جارانی خۆی بکەم 5 جار ئەوە کاتەچی زۆری پێ دەوێ بەڵام هیچ نەبی 49 جاران 49 جاران 7 ئەو های لێتێ کاتەچی زۆری پێدەوێت لەبەر هەندێ ئەمن یەکسەر وەڵامەکەم لێرە نووسیە 3 توان 6 یەکسەر وەڵامەکەم لێرە نووسیە واتە 3 جاران 3 جاران 3 6 جار بەڵام پرسیاری 10 148 جاران 10 توان 3 10 توان 3 واتە 1000 هەر ژمارەی جارانی 1000 بکەم واتە ئەو ژمارەیە کە هەیتم جارانی 1000 بکەم واتە دەکاتە 148 ئەو جا 3 سفرێش لە لای ڕاست 148 هەزار پرسیاری 12 4 و 57 بەش لە 100 دابەشی 1000 چونکە 10 توان 3 کەواتە ئەو فاریزەیە دەچیتە لای چەپ بە 3 خانە
ئەوجە لە لای چەپی فاریزەی 3 خانەی دەبی بژمێرم ئەگەر نەم بوو خانە دەبی دروستی کەم واتە بە دانانی 0 ئەمن دەژمێرم ئێستا فاریزەکە هەرگیز ناژمێردرێ ئەوە 1 خانە لێرە 2 خانە دوایە 3 خانە دەی بخۆم 0 دانێ ئەوها چونکە نیتم کەواتە فاریزەکە ئەوجە دەچی لێرەدا دەنیشی ئەنجامەکە چی لێ دێ ئەنجامی دابش ئێستا دەینووسمەوە یەکسان دەبی بە ژمارەکەی ئەو ژمارەی بنووسمەوە لە جێشکە لێرە هەتا زیاتر دیاربی 4 فاریزە 5 7 ئەو جێستە خانەکان دەژمێرم خانە یەکان سفرەکی دەبی زیادکەم لێرە سفرەش کەش چونکە 3 خانە دەبی بگەڕێمەوە لای چەپ خانەی یەکان و دەیان و سەدان ئەو جەفاریزەکەی لێرە بنووس ئەوها ئەو جەفاریزەی لێرە لابم ژمارەکە ئەو های لێ دێ ئەو های لێ دێ صفر و 0 0 4 5 7 چونکە لە کاتی دابش ژمارەکەی من بچووک دەبیتەوە هێشتا بچووک دەبیتەوە لە 4 هێشتا بچووکتر بە 1000 جار ئەو های لێ دێ فاریزە دەچیتە لای چەپ فاریزە لێرە بوو دەستە لای چەپ بە 3 خانە 1 2 3 فاریزەش هەرگیز ناژمێردرێ ئێستا گەیشتمە پرسیاری 13 76 جاران 10,000 ئەو سفرانە هەمووی لە لای ڕاستی 76 دا دەنێم دەکاتە 76 سفرەکانیش 4 سفرە 1 2 3 4 واتە 760,000 دابڕێنی یەکەکان دابڕێنی هەزاران پرسیاری 14 دیسان لە کاتی دابش فاریزە دەچیتە لای چەپ بە 3 هەنگاو ئەگەر خانەم نەبی هەنگاوم نەبی دەبی بە خۆم داینێم ژمارەکە چی لێ دێ ئەنجامی دابەشەکە چی لێ دێ دەبیتە بابی نووسمەوە هەشتەکەی 8 فاریزە 0 2 ئەوجا دەبی ئەمن لێرە 2 خانەی دانێم ئەوجە فاریزەی لێرە دانێم سفرەکیش دانێم ئەوجە فاریزەی لێرە لابم ژمارەکە دەبیتە 0 و 0 0 8 0 2 بچووک دەبیتەوە پرسیاری 11 لە کاتی لێکدان تەماشا دەکەم ژمارەکەم گەورە دەبی فاریزە دەچیتە لای ڕاست بە 4 خانە ئەگەر نەم بوو خانە دەبی دروستی کەم ئەوجا من ئەو ژمارەی ئێستا دەنووسمەوە بزانم فاریزەکە دەستە چێ 6 فاریزە 8 9 بە هەندێک خانەی دانێم هەر ئەوها ئەوانی پێویستم پێیان نەبوو دەیان سڕمەوە دوایە ئێستا خانەکان دەژمێرم ئەوە 1 ئەوە 2 ئەوە 3 سفرەکە دوایش ئەوەش 4 خانە فاریزەکە دەبی لێرەی دانێم واتە فاریزە دێتە ئێرە ئەوجە ئێستا ئەمن فاریزەی لێرە لا دەبم دەی سڕمەوە ئێستا کە فاریزە چووە بە 4 هەنگاو بە 4 خانە چووە لای ڕاست ئەگەر بمەوێ فاریزەکەش دەسڕمەوە پێویستم پێی نییە ژمارەکە گەورە بوو کو دەیخینمەوە ئەوها دەیخینمەوە دابڕێنی یەکەکان دابڕێنی هەزاران 68,900 پرسیاری 15 دابشی ژمارە چی گەورە داتوان 5
واتە دەبی ئەمن لە لای ڕاستەوە 5 خانەی بژمێرم ئەو جەفاریزە چی دانێم. ئێستا دەژمێرم 1 خانە 2 خانە 3 خانە سفرە چیش دادەنێم 4 خانە سفرەشکەش دادەنێم 5 خانە ئەو جەفاریزەی دەبی دانێم. ژمارەکە چی لێ دێ با بینوسمەوە دەکاتە 145 ئەو جەخانەکان دانێم 0 0 0 0 ئەو ئێستا دەژمێرم 1 خانە دەبی 5 خانەی بچمە لای چەپ 1 2 3 دیسان 1 2 3 بەڵام ئەمە 5م پێویستە کاتە دەژمێرم لێرە با بە ڕەنجی دیکەبی هەتا دیاربی ئەوە 3 خانە ئەوەش 4 خانە ئەوەش 5 خانە فاریزش ئالێرە دادەنێم با بەو ڕەنگەی بی ئەوها 5 خانە چوومە لای چەپ ژمارەکەم گچکە بووە ئەو ئێستا ئەو ڕەنگانە دەسڕمەوە و ئەو سفرەش لا دەبە بەڵام سفرەکانی دەبی هەموو بمینێن ژمارەکە گچکە بووە. ئێستا دێمە لای بگۆڕە پرسیاری 16 دابڕینی یەکەکان دابڕینی هەزاران 4700 ملیلیتر بیکەمە لیتر واتە دابەشی هەزار واتە ئەمن دەبی 3 خانەی بژمێرم لە ڕاستەوە لۆ چەپ ئەو جەفاریزەی دانێم 1 خانە 2 خانە 3 خانە فاریزەی لێرە دانێم ژمارەکە چی لێ دێ ژمارەکە ئەو های لێ دێ 4 فاریزە 700 چونکە ئەوە 1 خانە ئەوە 2 خانە ئەوەش 3 خانە بەڵام ئێستا ئەگەر بمەوێ ئەو 2 سفرەش لا دەبم هیچ پێویستم پێیان نییە 4 فاریزە 7 لیتر پرسیاری 17 کیلۆمەتری دەبی ئەمن بکەمە مەتر واتە ژمارەکەم جارانی هەزاری بکەم لە کاتی لێکدان لەگەڵ هەزار ئەو فاریزەیە دەچیتە ڕاست بە 3 هەنگاو ئەگەر نەبوو سفڕی دادەنێم 0 0 ئەوە دەکا 3 هەنگاو چونکە دووەکە دەکا 1 خانە ئەو سفرەش 1 خانە ئەو سفرەش 1 خانە ئەوە 3 خانە فاریزەکە دەستە چێ ژمارەکە چی لێ دێ ژمارەکە دەبیتە 3 2 0 0 فاریزە لێرە بوو دێتە ئێرە بەڵام پێویست ناکە فاریزەی بنووسم چونکە سفر هەیە لە لای ڕاستی فاریزە ئەو های لێ دێ 3200 مەتر پرسیاری 18 سانتیمەتر بیکەمە مەتر ژمارەکەی دابەشی 100 دەکەم واتە فاریزەکە دەچیتە لای چەپ بە 2 هەنگاو بە 2 خانە 1 خانە 2 خانە فاریزەکە دێتە ئێرە ژمارەکە چی لێ دێ دەبیتە 0 2 2 8 چونکە فاریزە لێرە بوو هاتە ئێرە لە کاتی دابەشکردن لەگەڵ 100 پرسیاری 19 تەن کیلۆگرام تەن گەورەیە کیلۆگرام گچکەترە لە کاتی گۆڕین لە تەن لۆ کیلۆگرام ئەو ژمارەی هەمە جارانی کەڕەتی هەزاری دەکەم لە کاتی کەڕەتی هەزار فاریزە دەچیتە لای ڕاست بە 3 خانە دێتە
ئەوە یەک خانە، ئەوەش دوو خانە. ئێستا بووە سێ خانە. دووەکە خانەی یەک خانە، سفرەکەش یەک خانە، سفرەکەی دیش یەک خانە. واتە ژمارەکە چی لێ دێ؟ دەبیتە 3 2 0 0 3200 کیلۆگرام. پرسیاری 20 کیلۆگرامی دەکەمە تەن، واتە ژمارەکەم دابەشی هەزاری دەکەم. لە کاتی دابەشی هەزار سێ خانەی دەژمێرم، فاریزەی دادەنێم. ئەوە یەک خانە، ئەوە دوو خانە، ئەوە سێ خانە، فاریزەش دێتە ئێرە. کەواتە ژمارەکە دەبیتە 0 4 5 3 تەن. پرسیاری 21 کیلۆگرامی دەکەمە گرام، ژمارەکەی هەمە جارانی هەزاری دەکەم، خانەکانیش دەژمێرم، ژمارەکە دەبیتە 3 4 0 0 3400 گرام. هەر ژمارەیەک بە شێوەی زانستی بنووسە. نووسین بە شێوەی زانستی، دەبی ئەمن لە لای چەپ یەک ڕەنووسم هەبی و فاریزەی دانێم یەکسەر. ئەوها یەکسەر. ڕەنووسەکەش دەبی هەمیشە لە سفر گەورەتر بی، سفر نابی. ئێستا چەند خانەم بەجێهێشت لە لای ڕاست دەیان ژمێرم؟ 1 2 3 4. مادام 4 خانەم بەجێهێشت، کەواتە ژمارەکە جارانی 10 توان 4. 10 توان 4. ئەوجا ئێستا ئەگەر بمەوێ ئەو سفرانەشم پێویست نییە. ژمارەکە دەبیتە 1.69 جاران 10 توان 4. ئەو های لێدێ. ئەمن ژمارەکەم نەنووسیەوە چونکە کاتەچی زۆرم پێدەوێت، تەنیا ئەو ژمارەی نووسرابوو چاکم کرد، بەڵام خوێندکاری ژیر باشتر وایە تو لە تەنیشتی بنووسی یەکسانە بە ژمارەکەی بنووسیەوە لەسەرەوە. لێرەش یەکسەر فاریزە لێرە دادەندرێ، ئەوها بابە ڕەنگەشکەبی هەتا دیاربی. فاریزە لێرە دەژمێرم چەند خانەم بەجێهێشت؟ 1 2 3 4 5. کەواتە 5 خانەم بەجێهێشت، کەواتە ژمارەکە جاران 10 توان 5. ئەوجا ئەگەر بمەوێ ئەو سفرانە پێویست نییە، بەڵام کێشە نییە ئەگەر هەبوون، بەڵام ئەو سفرەی نابی بسڕمەوە. 24 فاریزە لێرە دادەندرێ، دەژمێرم چەند خانەم بەجێهێشت لە لای ڕاست؟ ئەوە 3، ئەوەش 3. 6 خانە، کەواتە ژمارەکەی جارانی 10 توان 6. ئەوجا پاشان ئەگەر بمەوێ ئەو سفرانە هەمووی لا دەبەم، تەنیا دەمینێتەوە 3 فاریزە 19 جاران 10 توان 6. ئەو سفرانە پێویست ناکە هەمبی.